من ناوم بڕیار کەمال. من ناوم باوەڕ کەمالە، پرۆگرامسازی بەرنامەیەکی آیفۆن و آیپادم بە ناوی دکتۆری زیرەک کە توانای ناسینەوەی حەو نەخۆشی پێستی هەیە لەگەڵ حەو نەخۆشی دڵ. من بڕیار کەمال کە خاوەنی پرۆژەی ئاودانی زیرەکم کەم پرۆژەی من توانای ئاودانی باخەکەی هەیە بە ئۆتۆماتیکی. تابیم لە زانکۆی سلێمانی لە بەشی کۆلێژی پزیشکی گشتی لە قۆناغی پێنجەم. من خوێندکاری زانستی کۆمپیوتەرم لە زانکۆی سلێمانی قۆناغی دووەم لە هەمان کاتە لە پێشانگای شەکەم. من خوێندکاری کۆلێژی پزیشکیم، بەڵام هەر لە پێشی بچمە کۆلێژی پزیشکی حەزم لە بواری پرۆگرامسازی هەبووە و ئیشم تیا کردووە. دواتر نەمدەزانی ئەو زانیاریەکە فێری بووم چۆن بەکاری بێنم. دواتر بڕیارمە لە بوارەکەی خۆم بەکاری بێنم. پرۆژەکەی من بریتە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیایەک بە ناوی ژیری دەستکرد یاخود ئارتفیشیال ئینتێلیجەنس کە لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیایەوە پرۆگرامەکە توانێت کاتێک کە لە ڕێگەی کامێرا و ڕسمێک وەرەگرێ بتوانێت بەراوردی کا بە کۆمەڵ لە نەخۆشی تر و هەوڵ بە هەڵی بژێرێت کە کام نەخۆشیە لەو نەخۆشیانی کە پێشتر فێر کراوە. پرۆژەکەی من ئاودانی زیرەک بوو کە ئای باخەکانایەت ئەم فکری کە لەم پرۆژەیە بەماو لە ڕێی ئەوە بوو کە خەڵکانێکی زۆر خاوەنی باخن نەسا لە کوردستانە و بوو ئاودانی باخەکەیان دایم پێویستیان باخەوانێکە بۆیە من فکریەم بۆ هاو کە پێویست بەوە نەکات لە ڕێی هەر مۆبایلەکەتەوە بتوانانی باخەکەت خۆی ئاوی خۆی باد لە ڕێی مۆبایلەکەت تۆ دایم ئاگادار بیت. ئەویش بۆ شێوەی کە ئەم جیهازی من دروستم کردەوە لە باخەکەتا دایانی هەر کاتێ باخەکەت پێویستی بە ئاودان بوو خۆی ئەزانیەوە خۆی ئاوی باخەکەت هەیەات و لە ڕێی ئەپلیکیشنی مۆبایلەوە بەدائیم بە تۆڵێک کە ئایا ڕێژەی ئاوی باخەکەت چنێکە و ئایا باخەکەت لە ئێستا ئاوەیە یاخودنا. پرۆگرامەکە توانای دەستنیشانکردن و دۆزینەوەی حەو نەخۆشی پێستی هەیە لەگەڵ حەو نەخۆشی دڵ. نەخۆشیەکانی پێست ڕێگەی کامێرەی ئایفۆنەکە دەناسێتەوانە کاتێک یەخیتە سەر پێستی نەخۆشەکە ئەوە نەخۆشیەکانی دڵیش لە ڕێگەی هێڵکاری دڵەوە ناسێتەوانە کاتێک بە ماشیەوە کامێرەکە خیتە سەر هێڵکاری دڵەکە پرۆگرامەکە ژیری دەستکرد بەکارێنێ و هەوڵەیات ئەو نەخۆشیانە کە پێشتر فێرکراوە بەراوردەکە بۆ نەخۆشیانە و لە کامیانەوە زۆر نزیک بێ ئەوە هەڵبژێرێت. پرۆژەکەی من خۆمان تاقیمان کردوتەوە لەسەر باخێک و لە ئێستا پرۆژەکە بە ڕێژەیەکی زۆر باش سەرکەوتووە تەنها پێویستی بە هاوکاریکی بچووکەیە بۆی گەورە کرێت و ئەکرێت لە سەر تاسەی کوردستان بەکار بێنرێت هەتا بۆ باخەوانەکانی یاخود بۆ جوتیاران کە بەردەوام ئاگیان لە باخەکەیان بێ بەبێ ئەوەی لەوێ بن. پرۆگرامەکە لە ئێستایا تەنها حەو نەخۆشیە ناسێتەوەی پێست و حەو نەخۆشی دڵ بەڵام ئەمەوێت لە داهاتوە بیکەن ماسێکە هەموو نەخۆشەکانی پێست بتوانێت بناسێتەوانێت و بۆ ئەوش پێویستیم بە کۆکردنەوەی داتایەکی زۆر هەیە لە خەسەخانەکان و لە ئەو دەستگایانەی کە لێکۆڵینەوەکەن لە نەخۆشی پێستەوە. ئەمازم لە دروستکردنی بەرنامەکە یەکەم بەکارهێنان و ناساندنی ئەو تەکنۆلۆژیای ژیری دەستکردە بوو و ئامانجی دومیشم بریتە لەوەی کە لەم چەند ساڵی داهاتوە دڵنیام لەوەی کە نمونەیان بەرنامانە زیاترە بێت و حەزم کرد لە کوردستانیش لێکۆڵینەوەیەکە بێت لەو بوارەیە و ئەم بەرنامانە لە داهاتوە توانای یارمەتیدانی نەخۆشیانە بێت بەوەی کە بتوانن نەخۆشییان هەموو پێشتر لە ڕێگەی بەرنامەکانەوەوانە ئاگدار بن و سەردانی نەخۆش بکەن ئەگەر پێویست بوو و هەروە یارمەتی شارەزایانی پزیشکی توانن بن لە بوارەکانی خۆیانە بۆی کە گەر هاتو دکتۆری پاسپۆرت لەو شوێنە ئامادە نەبوو بتوانن لە ڕێگەیەوە سوودۆر بگرن. من کە خۆم لە بەشی زانستی کۆمپیوتەرم 2 ساڵ لێ خوێنم بەشی پرۆگرامسازیش خوێنی تەبعاً بەڵام بەداخەوە کاکم لە خۆم زۆر باشترە ئەویش بەهۆی ئەوە گەڕێتەوە کە زۆر هەوڵەیات هەم لە بابەتەکەی خۆیان هەم لە بابەتی کۆمپیوتەرە. دروستکردنی ئەم بەرنامانە بەڕاستی لە کوردستانە قورسە لەبەرەوەی کە تۆ سەرەتا کە دروستیەکەی لەوانەیە بەکارهێنانی نەبێ و یارمەتی وەرناگری لە ئەو لایەنانی کە تۆڕن یارمەتی بن بەڵام پێویستە بەردەوام بی بۆی کە لەوانەیەم لێکۆڵینەوەی تۆ بێ بە هۆکارێک بۆی کە لە ڕۆژێک لە ڕۆژانی تر بێ بە بنەما بۆی کە لێکۆڵینەوەیکی باشتر بکرێ و بەرنامەیەک دروست بکرێت کە لە هەموو دنیا سوودیە بێت. یەکێ لەو ڕێگرۆستانەی کە دروستە بێت لە کوردستانە بۆ پرۆژەکەم دروست بوو ئەویشەوە بوو کە ئەو هەنێ پارچی هاردوێر لە کوردستانە دەست ناکەوێت و نییە و کە داواش یەکەیتەوە جاری وایە مانگیە ماگونیەکی پێشی داگاتەوە دەسێت وەکێتر لە ڕێگرەکان ئەوەیە کە ئەو پارچەیەک هەتەوە دەسێت ئەبێگا لێ بێ نەسووتێت چکەگە بسووتێ ئێستا من ئەم پرۆژەی خۆمە پارچانە پێشیش داوام کردبوو گەشتەوە کوردستان و سووتە ینی هەمسا ماگونی دەبێت چاوەڕێکیتە تا پارچەکانە بێتەوە. یەکێک لەو بەربەستانی کە هەم بوو لە دروستکردنیان بەرنامەیە بریتی بوو لە کۆکردنەوەی داتا چونکە بۆی بەرنامەکە بتوانێت نەخۆشیەکە بناسێتەوە پێویستی بە ڕەسم بوو ژماری ڕسمانی کە من بەکارمێنەوە نزیکەی 5,000 ڕسمە بەڵام
بۆی کە پرۆگرامەکە بتوانێت نەخۆشیەکان بە باشتر بناسێتەوە پێویستی بە ڕستمی زیاترە بوو و من ئەو ڕستمانم دەست ناکەوت ئەوەی کە توانین پیاکەم ڕێگەی ئینتەرنێتەوە بوو. ئەمان چێکی ترم لە دروستکردنیان بەرنمەیە بریتی بۆ لەوەی کە نمونیان بەرنامانە زۆر لە کوردستانە و لەبەری بوارەکە تازەیە و منافەسەکە تازەیە لە هەموو دنیاە. دروستکردنیان بەرنامانە چانسێکی هەیە کە بتوانانی بەرنمەیەک دروست بکەی و دواتر لەلایەن خەڵکو بەکار بهێنرێت. والله هیچ چی پێ بڵێم چی پێ بڵێم من بۆ گەنجان ئەوەیە کە ئەگەر هات و بیرۆکێکی بچووکت هەبوو یا پرۆژەیەکت لە مێشکا بوو و بۆ کەسێکت باس کرد وەلایە کەسە گرنگ نەبوو تۆ سارد نەبیتەوە و هەوڵی چونکە ئەو بیرۆکە بچووکە دواتر کە هەوڵی تیایی بیرۆکەکە بیرۆکی تر بەدۆی خۆیانێ ئەو بیرۆکانە کە یەک لە دوای یەک یان پرۆژەیەک دروستە بێت کە دواتر سوودی بۆ هەموو خەڵکیە بێت و سوودی بۆ کەسە خۆشیە بێت کلێتی پێیان ئەوە جوانە ئەوە زۆر جوانە. پەیامی من بۆ گەنجانەوەیە کە بەڕاستی ئەگەر خۆیان نەدۆزیەوە لە ژینگەی زانکۆیە نەیانتوانی بگەن بەو شتانی کەیانەوێت بێگومان نەوەسن هەوڵ بن چونکە لە زانکۆ لەوانەیە نەتوانی فێری هەموو شتێک بیت بە هەوڵدان و تێکوشانی خۆت توانی بگەی بۆ ئاوەتان و بۆ هیوایانێکی خۆتەتە. ئەگەری خۆش ئەگەریمان زۆرە بەسکەمەوە حرەکی جایکی یعنی ئەوە دەست زوڵی تایبەتەوە بشانرێ. من چووکە خۆم قوتابی بەشی زانستی کۆمپیوتەر نیم و براکەم بەشی لە بەشی زانستی کۆمپیوتەر خوێنێ ئەو بابەتانی کە و ڕۆژانە لەوەی خوێنێ هەموو جارە حەزەکەم پرسیاری لێ بکەم وەرکەکەتوانێت یەکسەر ئەمڕۆ چیتان خوێندووە و پرۆژانەش بێکەوە تابعی ئاپستۆرەکەین بزانین بەرنامەی نوێ چی هەیە بڵاو بۆتەوانێت و حەزەکەین بزانین کە ئەو بەرنامانە چۆن دروستکراون هەرچەنە تواناشمان کەم وێ لە بوارەکەیە بەڵام هەوڵە دەین کە زیاتر بڕۆینە پێشتەیە و زیاتر شارەزاوین و دایم ئەگە پرۆژەیە شتێکی نوێمان هەبێ پێکەوە مناقەشەی ئەەکەین قسەی لەسەرەکەین و هەروەها ئاتەن بۆ ئامۆژگاری شتیوا پرسیار لە کار بکەم بچکە و لەم تۆ شارەزایی زیاترە و دایم یارمەتی دەرم بۆ هەم ماڵەوەش زۆر سپاسیانەکەم. بەشداریم کردبوو لە پێنجەمین ساڵی خەڵاتەکانی ڕوانگە لە بەشی پرۆگرامسازی و توانیم پلی یەکەم بەدەست بێنم لێ خۆتەکەم دەبیت خۆم دەکەمی لێ بوو منیش پلی یەکەم بەدەستێنە لە داهێنانی زانستیە بە پرۆژەکەی ئەودانی زیرەک. بیر بکەرەوە گوێی پێمەدە هەوڵ بدە پێ بکەنە سەر دەکەی.